ڕوودەکەمە دوکاندارەکان و بازرگانەکان و خاوەن مارکێتەکان. پێتان دەڵێم لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە. خوای گەورە محاسبەتان دەکات لەسەر هەموو غەشێک، لەسەر هەموو فڕوفێڵێک کە بەرامبەر خەڵکیتە ئەنجامتان داوە. هەر دوکانێکت هەیە چی دەفرۆشی، مارکێتت هەیە، بازرگانی دەکەی لە دەرەوە. پیاوێکی دەوڵەمەند، زۆر دەوڵەمەند بۆ من باس کرد، وتی برادەرێکم هەیە تاجرێکی گەورەیە، ڕۆشتووە بۆ وڵاتێک لە وڵاتەکان چایی بێنێ. وتی تەماشام کرد دار و کۆتەرەدار ڕنگ ئەکەن و ئەیکەن ناو چایەکەەوە ئەی هاڕن. وتی وازم لە ئیشی چایی هێنا، ناڵێم هەموو چایەک وایە، بەڵام مەبەستم ئەوەی غەش و خیانەت دەکرێت. لە خوا بترسە، گڵۆپێک ئەشیایەک شتێک مەهێنە کە خراپ بێ. بە تایبەتی غەش و خیانەتکردن لە خواردن زۆر گەورەترە. چونکە ئەگەر ئینسان مۆبایلێکم پێیە، ئەم مۆبایلە یاخود شتێکم پێیە، ئەمە شتێکە، ئەو مۆبایلەکەم لەدام ناوە، ئەگەر لەما غەش بکەی فەرقی هەیە لەگەڵەوەی لەگەڵ خواردنەکە غەش بکەی، چونکە خواردنەکە زۆر خەتەرە. بۆیە لە خوا بترسن، لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە دوکاندارەکان، خاوەن مارکێتەکان، بازرگانەکان دەچنە دەرەوە وشتی خراپ مەهێنن، وشتی خراپ عادی بە ئەسڵی مەفرۆشن. بەداخەوە بەهۆی غەش و خیانەتەوە، بەهۆی فڕوفێڵی دوکاندارەکان و کۆمەڵی دوکاندارەوە بازرگانەکانەوە کۆمەڵشتی خراپیان هێنا وڵاتی ئێمەوە، نەخۆشی و دەرد و بەڵا لە ناومانە زۆر بووە. کوا کاتی خۆی ئەم هەمووشە نەخۆشی ئێستا هەبوو. خواردنی خراپ تووشی دەیەها نەخۆشی قورسی کردین، بۆی پێویستە بە خۆماندا بچینەوە.